ڕاگەاندنی حیزبی کۆمۆنیست ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. لا سەروبەندی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار داین. چینی کرێکاری ئێران لە بارودۆخێکدا بە پێشوازی ئەم ڕۆژە مەزنە جیهانیەوە دەچێت کە گوشارە ئابوووریەکانی سەرچاوەگرتوو لە بێکاری بەربڵاو، هەڵاوسانی لە ڕادەبەدەر، حەقدەستی کەمتر لە هێڵی هەژاری موتڵەق و بارودۆخی نالەباری کار ژیانی لە کرێکاران و بنەماڵەکانیان تاڵ کردووە. لە کۆمەڵگەیەکدا کە ڕژیمی ئیسلامی بۆ کرێکاران و زەحمەتکێشانی دروست کردووە، نەک هەر شاهیدی دیاردەگەلێکی وەک چەند پیشەیی، نەبوونی گرێبەستی کار، ناسەقامگیری کار، نەبوونی بیمەی تەندروستی و بێکاری، خەوتن لە ناو گۆڕستانەکان و لە ناو ئۆتوبوسەکانین، بەڵکو لە ئاستێکی بەربڵاودا لەگەر دیاردەی وەک فرۆشتنی گلێنەی چاو، گورچیلە و فرۆشتنی منداڵی ساواش بەرەوڕوو دەبینەوە کە گشت سنوورەکانی مرۆڤایەتی و شارستانەتیان تێپەڕاندووە. لە بەرامبەرم بارودۆخەدا بەرپرسانی حکوومەتی و سەربازی، ئاغازادەکان و ئەو سەرمایەدارانە دەبینین کە بە بەهای هەژار ڕاگررتنی زۆربەی هەرە زۆری کرێکاران و زەحمەتکێشان سەروەت و سامانێکی زۆر و زەوەندیان کەڵەکە کردووە و ژیانێکی ئەفسانەییان بۆ خۆیان دروست کردووە. سەرەڕای ئەو دۆزەخەی کە حکوومەتی ئیسلامی ئێران خوڵقاندوویەتی، چینی کرێکاری ئێران نەک هەر تەسلیمی ئەم بارودۆخە نامرۆڤانە نەبووە، بەڵکو بە درێژەدان بە خەبات و تێکۆشانی خۆی ڕۆڵی سەرەکی لە بزوتنەوە ناڕەزایەتی و داواکاری تەوەرەکان لە پێناو گۆڕینی ئەو دۆخی ئێستا دەگێڕێت. مانگرتن و ناڕەزایەتیەکانی کرێکارانی نەیشەکەری هەفتە پا، فولاد، بەشە جیاوازەکانی پیشەسازی نەوت و پێترۆشیمی، ڕێگەی ئاسن و هەروەها ناڕەزایەتیەکانی خانەنشینان، دادخوازان، مامۆستایان و پەرستاران و خەباتی بەرچاوی ژنان لەم ساڵانەی دواییدا نمونەی بەرچاوی ئەم بزوتنەوە ناڕەزایەتیەن. ئەم خەباتانە ئەگەرچی هیچ کات بە ئاکامێکی ئەوتۆی ئابووری نەگەیشتون، بەڵام ئاستی وشیاری چینایەتی کرێکارانیان بەرز کردوەتەوە و ئەوانی بۆ خەباتی لێبڕاوانەتر لە داهاتوودا ئامادە کردووە و هەروەها لە هەندێک بواردا ڕژیمی ئیسلامیان ناچار بە پاشەکشە کردووە. گرنگی خەباتی ئێستای چینی کرێکاری ئێران لەوەدایەکە لەسەر بەستێنی گۆڕانکاریەکی سیاسی و کۆمەڵایەتی بەرفراوانتردا بەردەوامە. ئەم خەبات و ناڕەزایەتیانە لە درێژەی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن، ژیان ئازادیدا لە ئارادایە و داخوازیە ئابوووریەکانی کرێکاران لەگەڵ داخوازیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی چین و توێژە ناڕازیەکانی کۆمەلگا ئاوێتە بووە. لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی هەر چەشنە ڕەخنە و ناڕەزایەتیەک وەک هەڕەشە بۆ سەر دەسەڵاتەکەی دەبینێت، هەر بزاوێکی ناڕەزایەتی کرێکاری بەکردەوە دەبێتە خەباتی سیاسی لە دژی ڕژیم. ئەگەرچی بزوتنەوەی کرێکاری ئێران خاوەن ڕێکخراوی جەماوەری و ڕێبەرایەتی سەرتاسەری نییە، بەڵام بزوتنەوەی مانگرتن و ناڕەزایەتی کرێکاران بەستێنێکی گونجاوی بۆ زاڵبوون بەسەر ئەم کەم و کوڕیەدا پێک هێناوە. لە ناخی ئەم بزوتنەوەیەدا نەوەیەک لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری سەریان هەڵداوە کە ڕۆڵێکی گرنگ لە ڕێخستن و بەرەو پێشبردننی خەباتی کرێکاریدا دەگێڕن. کرێکاران لە ڕەوتی ئەم خەبات و ناڕەزایەتیانەدا و لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خاوەنکاران و دەوڵەت بەو ئاگاییە دەگەن کە بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستەی مرۆڤ نەک هەر دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕبن، بەڵکو دەبێت پەیوەندیە سیاسی و چینایەتیە زاڵەکانیش بگۆڕن. بەڵام خەباتی چینی کرێکار لە پێناو ڕزگاربوون لە ستەم و چەوسانەوە خەباتێکی جیهانیە. سیستەمی سەرمایەداری جیهانی بە پێچەوانەی ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرا، نەبرسیەتی لە ناو بردوو، نەخۆشگوزەرانی بۆ مرۆڤەکان بە دیاری هێنا و نە ئیمکان و دەرفەتی دەستڕاگەیشتنی هەمووانی بە پەروەردە و بێهداشت و دەرمان فراهەم کرد و نە دێمۆکراسیشی پتەوتر کرد. ئەمڕۆ بە ئاشکرا دەبینین بازاڕی ئازاد کە سەرمایەداری شانازی پێوە دەکرد جێگەی خۆی داوە بە یاسای دیکتەکراوی کەیخودای جیهان واتە ئەمریکا. شەڕە بێکۆتاییەکان لە ناوبردنی زەوی و زار و دارستانەکان، بەکارهێنانی بێسنووری سوتەمەنی فۆسیلی و پەرەسەندنی بەرهەمهێنانی چەکی کۆمەڵکوش جیهانیان لەگەڵ کارەساتێکی ژینگەیی بەرەو ڕوو کردوەتەوە. بێهداشت و دەرمان لە بری خزمەت بە باشترکردنی ژیانی مرۆڤ خەریکە ببێت بە پیشە سازیەک بۆ بەدەستهێنانی قازانج کە زۆربەی هەرە زۆری کرێکاران و زەحمەتکێشان بەتایبەت لە ناوچە پراوێز کەوتوەکانی جیهان لی بێبەشن. مافی مرۆڤ کە سەرمایەداری سەردەمانێک بە بیانووی ڕەچاوکردنی گەلێک شەڕی لەسەر بەرپا کردبوو، ئێستا لەلایەن خودی وڵاتانی ڕۆژاوەوە پێشێ لەکرێت و لە بەرچاوی هەمووان
ئیسرائیل غەزەی کردوەتە دۆزەخ و هەزاران ژن و منداڵی بێدیفاعی خەڵتانی خوێن کردووە. مافی پەنابەران خەریکە بە تەواوی پشتگوێ دەخرێت و حیزبە ڕاستە بورژواکان لە ئامریکا و ئوروپا و تەنانەت لە ئێرانیش بەپێی تیۆریەکی ڕەگەزپەرستانە پەنابەران بە هۆکاری سەرەکی قەیرانی ئابووری سەرمایەداری ناو دەبن. ژنان، کەمینەکان و نەتەوە ژێردەستەکان هەرچی زیاتر کەوتونەتە ژێر گوشار و سەرکوتکردن و لە خەباتێکی بەردەوامدان لە پێناو بەرگریکردن لە دەستکەوتەکانی تا ئێستایان. کێبڕکەی جەمسەرەکانی سەرمایەداری و ئەو شەڕە بازرگانیەی کە دەستیان پێکردووە گۆی زەویان هەرچی زیاتر بۆ دانیشتوانەکەی نائەمن کردووە. لە بەرامبەر ئەم ڕادەیە لەستەم نایەکسانی و کارەساتەکاندا کە سەرمایەداری خوڵقاندوێتی خەبات و تێکۆشانی بەرفراوان لە حاڵی شکلگرتندایە. لە ئەمریکا ملیۆنان کەس لە دشی سیاسەتەکانی ئۆلیگارشی دەسەڵاتدار دەستیان داوەتە ناڕەزایەتی و خۆراگری. لە ئەوروپا ڕەوتە چەپ و کۆمۆنیستەکان خەریکن خۆیان بۆ خەبات و خۆراگری ئامادە دەکەن. لە تورکیا خەبات لە دژی ئەردۆغانی دیکتاتۆر کەوتووەتە ڕێ. لە ئێران ئاخێزی شۆڕژگێڕانەی ژیان ئازادی لە بوارە جیاوازە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا بەردەوامە. لە بارودۆخێکدا کە کرێکاران لەسەر تاسەری جیهان و لە ئاستێکی گشتیدا لەگەڵ کێشە و ئاڵنگاری هاوشێوە بەرەو ڕوودەبنەوە تەنها بە یەکێتی و هاوپشتی نێونەتەوەیی دەتوانرێت هێرشی کۆنەپەرستی سەرمایەداری جیهانی بۆ سەر ماف و ئازادی و دەستکەوتەکانی چینی کرێکار تێک بشکێنرێت. ئێمەش لە گۆشەی جیهانەوە لە ڕۆژی جیهانی کرێکاردا هاوپشتی و هاوخەباتی خۆمان لەگەڵ کرێکاران و خەڵکی هەژار و زەحمەتکێش لەسەر تاسەری جیهان ڕادەگەێنین و لەسەر پێویستی یەکگرتووی و هاوپشتی جیهانی کرێکاران جەخت دەکەینەوە. ئێمە خوازیاری کۆتایی هێنان بە میلیتاریزم، شەڕخوازی، سیاسەتی داگیرکاری، کوشتاری بە کۆمەڵی خەڵکی بێدیفاعی غەزا لەلایەن دەوڵەتی جەنایەتکاری ئیسرائیل و کۆتایی هێنان بە دەستدرێژی و داگیرکاری رووسیا بۆ سەر ئۆکراین و هەروەها وەستاندنی شەڕی ئۆکراینین کە زیاتر لە 1 ملیۆن مرۆڤی لەناو بردووە و وڵاتێکی خستووەتە ناو ئاگر و خوێنەوە. ئامانجی کۆتایی خەباتی چینی کرێکار بریتیە لە بنیادنانی کۆمەڵگەیەکی سۆسیالیستی کە تێیدا سەرجەم مرۆڤەکان ئازاد و یەکسان و لە خۆشگوزەرانیدا بژین. کاری کرێگرتە هەڵبوەشێتەوە و چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ کۆتایی پێبێت. لە ئاوە کۆمەڵگەیەکدا ئامانجی بەرهەمهێنان نەک بەدەستهێنانی قازانج بەلکو بریتی دەبێت لە دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ و کار لە دۆخی ناچاریەوە دەبێت بە کارێکی دڵخوازانە لە ڕووی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەلگا. بەڵام گەیشتن بەم ئامانجا پێویستی بە بەشداری چالاکانی چینی کرێکار هەیە لە شۆڕشێکی کۆمەڵایەتیدا، شۆڕشێک کە تێیدا جەماوەری ژنان و پیاوانی کرێکار هاوپەیمانەکانی خۆیان سەبارەت بە ڕەوابوونی ویست و داخوازی و سیاسەتەکانیان بە قەناعەت بگەێن و لەم ڕێگەیەوە ڕۆڵی سەرەکی بگێڕن. ئێمە ئەزانین کە ئیمکانی گەیشتن بە ئاوە کۆمەلگایەک بە ڕووخاندنی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی فراهەم دەبێت. بەڵام لە هەمان کاتدا پێویستە بە مەبەستی ڕێگریکردن لە تێداچوونی جەستەیی و دەرونی کرێکاران لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا جارێکی تر لەسەر هەنووکەی ترین داخوازیەکانی چینی کرێکار جەخ بکرێتەوە کە بریتین لە زیادکردنی هەقدەستەکان بە ڕێژەیەکی ڕاستەقینە و گونجاو لەگەڵ تێچووی سەبەتەی بژێوی بنەماڵە، دابینکردنی ئەمنیەتی کار و هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی کار، دروستکردنی ڕێکخراوی سربەخۆی کرێکاران و ئازادی چالاکی سەندیکایی، نەهێشتنی جیاوازی و نایەکسانی لە پێدانی ماف و هەقدەستەکان، باشترکردنی هەلومەرجی کار و ئەمنیەتی شوێنی کار، دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی هەرزان و گونجاو بۆ کرێکاران، باشترکردنی خزمەتگوزاری تەندروستی و دەرمان و بیمەی کۆمەڵایەتی، ئازادی مانگرتن و ڕێکخستن، ئازادی خێرا و بێشەرتومەجی سەرجەم هەڵسوڕاوانی کرێکاری و زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی سەزای ئیعدام، یەکسانی تەواوی ژن و پیا و بەهرەمەندبوون لە مافی یەکسان بۆ کاری یەکسان، دابینکردنی بیمەی بێکاری بۆ کرێکارانی لەسەرکار و بێکار، هەژمارکردنی کاری ناوماڵی ژنان وەک کار و لە چوارچێوەی یاساکانی کاردا، کۆتایی هاتنی هەڵاواردنی ڕەگەزی لە شوێنی کار و هەڵوەشانەوەی سەرجەم ئەو یاسایانەی کە دەستڕاگەیشتن بە هەڵبژاردننی ئازادانەی کار سنووردار دەکات و هەروەها قەدەغەکردنی کاری منداڵان. لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا
بە نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجەکانی چینی کرێکار بڕیاری خۆمان بۆ خەبات لە دژی هەژاری، هەڵاواردن، نایەکسانی، گەندەڵی، ئاپاردایدی ڕەگەزی، زەوتکردنی ئازادیە سیاسیەکان، سەرکوت، زیندان، ئیعدام و خەباتی بێوچان لە پێناو بنیادنانی کۆمەڵگەیەکی سۆسیالیستی کە بەدەستی بەهێزی چینی کرێکار ممکن دەبێت ڕادەگەێنین. حیزبی کۆمۆنیستی ئێران وێڕای پیرۆزبایی هاتنیەکی ئایار لەسەر جەم کرێکاران ڕێز دەگرێت لە هەوڵ و تێکۆشانی بوێرانە و ماندوو نەناسانەی ڕێکخرانی مانگرتن و ناڕەزایەتیە کرێکاریەکانی ئەو ساڵە دژوار و ئاستەمەی کە تێپەڕمان کرد. حیزبی کۆمۆنیستی ئێران یەکی گوڵانی 1404 هەتاوی بەرامبەر لەگەڵ 22 ئاوریلی 2025 زاینی